کاتتان باش خوێندکارانی پۆلی حەوتەم. ئەمڕۆژ باسی وانەیەکی تازە ئەکەین، هیوادارم سوودی لێوەربگرن. Chapter 5 Lesson 6 Quadrilaterals چوارلاکان. First, what is a quadrilateral? Quadrilateral is closed plane figure with 4 sides and 4 angles. شێوە ڕووتەختێکی داخراوە کە لە 4 لاو 4 گۆشە پێگیێت. And some quadrilaterals have properties that classify them as special quadrilaterals. و هەندێک لە چوارلاکان چەند سیفەتێکیان هەیە کە پۆلێنیان ئەکات وەکو چوارلای تایبەت. These figures are special quadrilaterals. ئەم وێنانە چوارلای تایبەتن. A parallelogram has 2 pair of parallel sides. وێنەیەکمان هەیە کە پێی ئەوترێ parallelogram واتە لا تەریب کە لە چی پێگێت؟ has 2 pair of parallel sides. دوو جووت لای تەریب بەیەکی هەیە واتە و لایەنەی کە بەرامبەر یەکن تەریبن. Means 2 sides are parallel when the distance between the 2 sides everywhere be the same. و کاتێک دوو لا پێیان ئەوترێت کە پارالێڵن تەریبن بە یەک کە دووریان لە هەموو شوێنەکانە وەکو یەک بێ. بۆ نمونە گەر سەیری ئەم وێنانە بکەن، ئەم دوولایی بەرامبەر یەکن لە هەموو شوێنەکە یەک دووریان هەیە. یا گەر سەیری ئەم وێنەیە بکەن، ئەم لایانە یا ئەم دوولایە هەمان دووریان هەیە. بەڵام ئەگەر سەیری ئەم وێنەیە بکەن، دووری ئەم دوولایە لێرەیە زیاترە وەک لێرەیە کەواتە ئەم دوولایە پارالێڵ نین. After that we have rhombus has 4 congruent sides. rhombus واتە معین چی هەیە؟ 4 لای کۆنگرێنتی هەیە. کەی لایەکان کۆنگرێنتە بن؟ وتمان if they have the same length، کاتێکە هەمان درێژیان هەبێت ئەوە کۆنگرێنتە بن کەواتە کە 4 لای کۆنگرێنتی هەبوو معینە. And a rectangle has 4 right angles. و لا کێشە 4 گۆشەی وەستاوی هەیە. And a square has 4 congruent sides and 4 right angles. و سکوێر چیە؟ 4 گۆشە 4 لای کۆنگرێنتی هەیە لەگەڵ 4 گۆشەی وەستاوە. A trapezoid has exactly 1 pair of parallel sides. تراپیزۆید یەک جووت لای پارالێڵ بە یەکتری هەیە واتە دوو لای بەرامبەر یەکی چییە؟ تەریبن بە یەکتر. تەنها پێویستە دوو لای هەبێت. Exactly 1 واتە only 1. Okay. Quadrilaterals can have more than one name because the special quadrilaterals sometimes share properties. و چوارلاکان لە ناوێک زیاتریان هەیە لەبەر ئەوەی چوارلا تایبەتەکان هاوبەشی ئەکەن لە خاسیەتەکانیانە. کەواتە so to name it we need to test all property on it to know that how many names hold. بۆ ئەوەی کەواتە بۆ ئەوەی کە ناوی چوارلایەک بنین پێویستە هەموو پرۆپێرتیەکانی لەسەر تاقیب بکەینەوانێ هی چوارلای تایبەت بۆ ئەوەی بزانین چەند ناویان وەرئەگرێت. Example 1. Example 1 says give all of the names that apply to each quadrilateral. واتە هەموو ئەو ناوانە بنووسە کە چوارلاکە جێبەجێی ئەکات. We say that to name it we need to test all property on it. وتمان پێویستە بۆی ناوی بنین هەموو سیفەتەکانی لەسەر تاقیب بکەینەوە. First we have parallelogram has 2 pair of parallel sides. وتمان دوو جووت لای تەریب بە یەکتری هەیە ئەو لایانەی کە بەرامبەر یەکن تەریبن بە یەکتر. Does the figure have parallelogram properties? ئایا ئەم وێنەیە سیفەتی parallelograمی هەیە؟ Yes, since it has 2 pair of parallel sides. These 2 sides and these 2 sides are parallel. ئەم دوو
لایە لەگەڵ ئەم دوو لای بەرامبەر یەک پارالێڵن مان لەبەرەوەی دووریان لێکۆ لە هەموو شوێنێکە وەکو یەکە. So the figure has two pair of parallel sides, so it is parallelogram. And rhombus has four congruent sides. وتمان چوار سایدی کۆنگرێنتی هەیە، چوار لای وەکو یەکی هەیە. In this figure, these two sides are not congruent since they have different lengths. کەواتە لەبەر ئەوەی درێژیان جیاوازە ئەو دوو لایە کەواتە کۆنگرێنت نین، کەواتە لایەکانمان کۆنگرێنت نین، کەواتە ڕۆمبۆس نییە. And we have rectangle has four right angle. چوار گۆشەی وەستاوی هەیە، چوار right angle هەیە. It has four right angles, so it is rectangle. لەبەرەوەی چوار گۆشەی وەستاوی هەیە بەم شێوەیە وتمان گۆشەی وەستاو دیاری ئەکرێت، کەواتە ئەتوانین بڵێن rectangle. Square has four congruent sides and four right angle. چوار گۆشە واتە چی؟ لە هەمان کاتە چوار لایەکەی کۆنگرێنتن و چوار گۆشەی وەستاویشی هەیە. لێرە وتمان چوار لاکەی کۆنگرێنت نین، کەواتە چوار گۆشە نییە. چوار گۆشە ئاگادار من پێویستە لە یەک کاتە هەردوو سیفەتەکەی تێدا بێت. After that we have trapezoid has exactly one pair of parallel sides. مان پێویستە تەنها دوو لای بە یەکتر پارالێل بن، چی بن؟ تەریب بن. We say that this figure has two pair of parallel sides, so it is not trapezoid. وتمان چی؟ ئەمە دوو جووت لای پارالێڵە لەگەڵ یەکترا، ئێمە وتمان بۆ تراپیزۆید ئەبێت تەنها یەک جووت لای پارالێڵ بێ، کەواتە تراپیزۆید نییە. Part B. For parallelogram has two pair of parallel sides. وتمان parallelogram ئەڵێ چی؟ دوو جووت لای تەریب بە یەکتری هەبێت. In this figure we have these two sides are parallel, but these two sides are not parallel. ئەم دوو لایەیان parallel نییە. So the figure has one pair of parallel sides, so it is not parallelogram. After that we have rhombus has four congruent sides. هەر چوار لاکەی پێویستە چی بێت؟ congruent بێت. But in this figure the sides are not congruent since they have different lengths. لەبەرەوەی درێژی لایەکان جیاوازە. ئەگەر سێری بکەین ئەم لایە وەک ئەو لایە نییە، ئەم لایەش وەک ئەو لایە نییە، کەواتە congruent نین. After that we have rectangle has four right angle, but in this figure we have two right angles, so it is no rectangle. Square has four congruent sides and four right angle. مان لێ کاتا پێویستە هەردووکیانی هەبێت، هەم لایەکە هەر چوار لایەکەی کۆنگرێنت بێت و هەم گۆشەکانیشی وەستاو بن. We have two right angle and the sides are not congruent, so it is not square. In this figure we have one pair of parallel sides, so it is trapezoid, since trapezoid has exactly one pair of parallel sides. Part C. First parallelogram has two pair of parallel sides. In this figure, these two sides and these two sides are parallel. So the figure has two pair of parallel sides, so it is parallelogram. After that we have rhombus has four congruent sides. It has four congruent sides since they have the same length, which is 5 centimeters. هەر چوار لاکەی کۆنگرێنتە لەبەرەوەی هەمان لێنگسیان هەیە کە چەندەیە؟ 5 سانتیمە. So it has four congruent sides, it is rhombus. After that we have rectangle has four right angle. This figure has four right angle, so it is rectangle.
After that, we have square. Has 4 congruent sides and 4 rectangle. We say that it has 4 congruent sides and it has 4 right angle. So it is a square. After that, we have trapezoid. Has exactly 1 pair of parallel sides. It has 2 pair of parallel sides. So it is not trapezoid. بەم شێوەیە پێویستە هەموو سیفەتەکانی لەسەر تاقی بکەینەوە. Example 2. Example 2 says, tell whether each statement is true or false. Explain your answer. بیڵێ هەر ڕستەیەکە کە ڕاستەیان هەڵەیە وەڵامەکەشت ڕوون بکەرەوە. Part A. All square are rhombus. ئەڵێ هەموو سکوێرێک ڕۆمبۆسە. If we see the properties, square has 4 congruent sides and 4 right angle, and rhombus has 4 congruent sides. هەر چوار لایەک کە چوار لای کۆنگرێنتی هەبێت پێ ئەوترێ ڕۆمبۆس، وە سکوێریش چوار لای کۆنگرێنتی هەیە کەواتە لەگەڵ چوار گۆشەی وەستاوە. ئێمە تەنها ئیشمان بەمەیەتی مادەم ئەمیش چوار لای کۆنگرێنتی هەیە و هەر چوار گۆشەیەکیش هەر چوار لایەکیش چوار لای کۆنگرێنتی هەبێت پێ ئەوترێت ڕۆمبۆس کەواتە square rhombus. So we write that since any quadrilateral has 4 congruent sides as rhombus, and because the square has 4 congruent sides, so it is rhombus. بەڵام ئاگادار بن بە پێچەوانەوە ڕاز نییە. هەموو ڕۆمبۆسێک ناتوانێت ببێ بە سکوێر. بۆچی؟ since rhombus may or may not have a right angle, but square must have a 4 right angle. لەبەر ئەوەی هەر چوار لایەک چوار گۆشەی وەستاوی نەبێت نابێ بە سکوێر. بەڵام ڕۆمبۆس هیچ مەرجێکی لەسەر نییە، لەوانەیە گۆشەی وەستاویە بێ لەوانە شەنەی بێت. لەبەر ئەوە هەموو ڕۆمبۆسێک ناتوانێت بێ بە سکوێر. Part B. All trapezoids are parallelogram. هەموو تراپیزۆیدێک parallelogram. Trapezoid has exactly 1 pair of parallel sides. پێویستە تەنها یەک پێر parallel سایدی هەبێت. پێر واتە جووتی، واتە یەک جووت لای هەبێت کە چی بێت؟ کە تەریب بێ بە یەک. بەڵام parallelogram چەنەی هەیە؟ has 2 pair of parallel sides. دوو جووت لای هەیە کە تەریب بن بە یەکتر. ئەم ئەڵێ پێویستە یەک جووتی هەبێت، ئەم دوانی هەیە. So the statement is false since trapezoid has exactly 1 pair of parallel sides, but parallelogram has 2 pair of parallel sides. لەبەرەوەی ئەم دوانی هەیە، ئەمیش ئەڵێ پێویستە تەنها یەک دانەی هەبێت. Part C. Part C. All rhombus are rectangle. هەموو ڕۆمبۆزێک rectangle. Rhombus has 4 congruent sides. چوار لایەک بۆ ئەوەی ببێ بە ڕۆمبۆس پێویستە چوار لای کۆنگرێنتی هەبێت. And rectangle has 4 right angle. بەڵام بۆ rectangle پێویستە چی هەبێت؟ چوار گۆشەی وەستاوی هەبێت. ئێمە وتمان ڕۆمبۆس تەنها پێویستی بە لای کۆنگرێنتە، مەرج نییە گۆشەی وەستاوی هەبێ. So the statement is false since a rhombus may or may not have a right angle, but rectangles must have a 4 right angle. بەڵام پێویستە لاکێشە چی هەبێت؟ چوار گۆشەی چی هەبێت؟ وەستاوی هەبێت. بەڵام ڕۆمبۆس مەرج نییە، پێویست ناکا هەیبێت، گرنگەوەیە لاکانی کۆنگرێنت بێت. ئەگەر لاکانی کۆنگرێنت بێت گۆشەی وەستاویشی نەبێت ئەبێت بە ڕۆمبۆس، کەواتە هەموو ڕۆمبۆزێک نابێ بە ڕیکتانگڵ. بۆ چکە هەندێک ڕۆمبۆسمان هەیە کە گۆشەی وەستاویان نییە، لەبەرەوەی لایەکانیان کۆنگرێنتە ڕۆمبۆسن، ئەوانە ناتوانن ببن بە ڕیکتانگڵ، کەواتە هەموو ڕۆمبۆسێک نابێت بە
rectangle. اوكي هو هەروەها ئێکسەرسایزەکان ژمارە 1 هەتاکو ژمارە 15 هۆموارکە.